بینەرانی عزیز مەمنونم کە تام کاتە لەگەڵمان بوون. لەم بەشە لە بەرنامەکان وتوێژێکمە بێ لەگەڵ عەبدوڵای دارابی سەبارەت بە نامۆبوون یا بێڕەبتبوونی هێزە قەومی ناسیۆنالیستەکان چ لە ئاستی مەحەلی وە چ سەراسەری لەگەڵ بەرژەوەند و مەنفعەتی چینی کرێکار و کۆمەڵانی زەحمەتکێش لە کوردستان و لە ئێران. سەرنجتان بۆ ئەم وتوێژە ڕائیکێشم. هەوڕێ عەبدوڵای دارابی مەمنونم کە داوەتی منت قبول کرد بۆ ئەم بەرنامەیە. بەڕێز و سڵاو بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویستان و منیش زۆر سپاس دەکەم. هەوڕێ عەبدوڵای دارابی بە لە هەموو شتێک پێم خۆشە پەیامی تۆ بۆ ساڵی تازەی شەمسی کە دێت 1402 چییە بۆ خەڵکی کوردستان و ئێران؟ من هاتنی ئەم ساڵە تازە پیرۆزباییەکەم لە خەڵک بە هیوام کە خەڵک ئەم ساڵ بێ بە ساڵەکە ئەو شۆڕش و انقلابەکە هیکەن و یەکێ لە ئەساسی چین شعارەکان سەرنگونی ڕژیمە ئەم ئێتفاق بکەوێت بۆ هەنگاویشنە بەرەوە نەفەسێ بکێشن و شاد و بەختەوەر بن. من لەم هەم لە شەڕەکە و هەم لە شاد و شادیەکەی شادتەکانە شەریکم و پیرۆزبایتان لێت. سپاس. هەوڕە عەبدوڵا، ئەم سەبەندی چینایەتی هەر ڕۆژ خەریکە قوڵتر دەبێتەوە. هەر لانە سیاسیەکان خەریکن دۆست و دوژمنی خۆیان زۆرتر دیاریەکەن بە تایبەت دۆستەکانی خۆیان. ڕۆزای پارلەوی خەریکە بلۆکێ پێک دێنێ، عەبدوڵای موحتەدی لەگەڵ یاڕوات بە ئیدەی فیدرالیزمەوە ئەو خەدشەداربوونی چوارچێوەی جوغرافیایی ئێران بۆی مهمە و خەتی سووریەتی لەم لاوە حیزبی دیموکرات قبوڵی ناکاو بۆ لە پێ لەگەڵ تەلەڤیزیۆنی بیبیسیە لە عەلەیهی ئەو بۆچوونە قسە ئاکات و لە موجاهیدین نزیکە بێتەوە. موجاهیدینی خەڵق ڕاگەێنە کە لەگەڵ 20 لایەنە دانیشتنی بووە کە یەکیان خەباتی ملی ئیسلامیە. باسوورەت هەر کەسەی خەریکە یاری خۆی ئەگرێت. ئەمانە هیچ پەیوەندی و ڕەبتێکیان هەیە بە مەنفعەتی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان و لە ئێران؟ هیچ ڕەبتی نییە و هەموو جمع جوڵانەیەش کە ئیکەن بەخاطر ئەم شۆڕشە و ئەم ئینقلابەکە وەڕێکەوتووە لە ساڵ 1996 دەستی پێکردووە و بەتابەت لە 5 مانگی ئەخیرا گەشەی کردووە. خەباتێکی تەبەقاتیە، چینایەتیە، قرس و قایم هەموو برژوازی لە سطحی دنیا نەتەنیا ئۆپۆزیسیۆنی برژوایی کورد و فارس و عەرەب و تورک و عەجەم هەمووی خستووەتە نەگەرانی، عەدڵی هەمووی نەگەران کردووە، هەمووی پەشۆکاون بۆ ئەوەی کە لە تووری 100 ساڵی ڕابردووە هیچ قیامێک و هیچ شۆڕشێک بەم ئەندازە لەباری تەبەقاتیۆ لە بەژەوەند و منفعەتی چینایەتی ئەو نە ڕوون نەبووە، ئەو نە ئاشکرا نەبووە و وەکو هێزیش ئەوەندە هێزیان لە مقابل خۆیان نەدیوە. ئینقلابی 58 ژمان ئەم نەخشەکە ئیسێجێڕن ئەم شکڵە نەبوو. کرێکار ئەم ئەقڵە و ئەم زانستە و ئەم تێگەشتەکە ئەمڕۆ هەستی بۆ ئەوە کە ڕژیم بڕوخێنێ و خۆ بچێتە جێی ئەو کاتە نەبوو و یا بوو زۆر زەعیف بوو. بەر حاڵگەرەکمە بڵام دەورەیەکی خەتیرە، هەم دۆست هەم دوژمن بەلاخەرا خەریکی کاری خۆیانن. لەم دەورا فری بوو و تەحمیلکردنی خەڵک و خەڵەتانی خەڵک ئەساسی ترین کاری ئۆپۆزیسیۆنە. ڕژیمیش ئەکوژێ و ئەبرەکە نەڕوخێت، یعنی هەم ڕژیم لەلایەکە و هەم ئۆپۆزیسیۆنە سەرمایه‌داریەکەی لەلایەکۆ چ لە مجاهد وەکو خۆی شارە پێکرد، چ لە ئەحزابی ناسیۆنالیستی کوردستانی ئێران و هەمووی ئەمانە پەشۆکاون نەگەرانن کە ئینقلاب بکرێ و هەموو شتێکیان لەدەست دەرچێت. بۆیە خەریک سات و سەودان لەگەڵ یەک بۆ بەرژەوەند و مەنافعی خۆیان پێکەوە دانیشن قسەکەن کە لێرە بەشەکەی خۆیان دیار بێنێ بەشیکەن، بەشی ئەوان لەگەڵ بەشی خەڵکا جیایە و خەڵک خەریکی ئیشی خۆیەتی و کاری خۆیەتی و ئەمانی خەریکن لە تەقابل لەگەڵ خەڵکا وتم ڕژیم ئەکوژێت، ئەمانی خەریکن بە جەدەلی سیاسی لە حاڵ حاضرە کە قودرەتیان نییە بۆ خەڵەتانی خەڵک و ئەمەی خەڵگەرێکێت ڕوونەدا. لە 6 مانگی ڕابردووە ئێمە دیمان ئەگەر ئینقلابی 57 کرا بردیان بە لاڕێیا و ئاوتکامەکەی یان نەتیجەکەی شتێکی خێر لێ دەرهات. ئایا بەم هەلومەرجەی کە ئێستا لە جەرەیانایە بەم وەزعی کە ژنان و لاوان و کرێکاران و زەحمەتکێشان لە شوێنە جۆراوجۆرەکانی ئێرانە خەریکی خەباتن دژ بە جمهوری ئیسلامی دێنە مەیدان بە کوشتن، بە کوێرکردن، بە لێدان، بە تەجاوز لە زیندانە، بە هیچ کەم لەمانە
پاشەکشە ناکەن. ئایا ئەمە ئەتوانێت ببێتە بەلاڕێیا ببرێ بۆ ئەم بەملایەنە قەومی و ناسیۆنالیست و بۆژواییانەی کە مرخیان لێ خۆش کردووە یان نا وە تەزمین لە چیایە؟ ئێستا ترس و هەموو نەگەرانی برژوازی بە تۆرە کولیە هەم بە ڕژیمەکەەوە کە ها لەژێر حکمی خەڵکە بۆ ڕووخان و هەم بە ئۆپۆزیسیۆنەکەیەوە بۆ من لە قسەکانی ئەوەشم ئیشارەم کرد خەڵکێکی سێ مرۆ هاتووە لەباری کەمیەتەوە و خەڵکەی دەورەی ئێمە نییە دەورەی 50 نییە لەباری سیاسی و لەباری اجتماعیشۆ لەخەرەت 80 تا 90 ملیۆن خەڵکاتۆتە مەیدان ناڕازین بەمانەوە واقعیکردن وە ڕۆشنن چی ئەڵێن ئەم ڕژیمەشێ بڕوقێ دەسەڵاتدارەتی خۆمان کە ناوی حاکمیەت و دەسەڵاتی شوراییە ئەبێت لە ئێران پیادە بێت ئۆپۆزیسیۆنی برژوازیش بە زمانەکانی بە هەموو زمانێک کوردی و نازانم فارس و چی ئەمانیش بەلاخەرە بە هەموو ئەنرژیەک و خەریکن کە پێکەوە یەک بگرن پێکەوە تەوافقن و تەوافقەشەم ئەوەیە کە خەڵکی پێ فری بن و سەرنجی خەڵراکیش بەناوخان چون جێگەیانە ناو خەڵکەکایتە و ئەمان لێرەوە خەریکی ئەمەن وەکو تۆ باسکرد بەڵێ ئەو خواستانە کە خەڵک هەسی لەگە خواستەکانی ئەمەە ئەساسن لە بناغۆ فەرقیت یەک لە حکوومەتە یەک لەواکە ئەم حکوومەتە بە ئینقلاب بێ بڕوخێ مەسەلەی ئینقلابێنە دەگەربوونی یعنی بنیادن دەست بەی بۆ ڕیشە و ئەو زڵم و زۆرەکە تۆ خەریکی 44 ساڵە شەڕی بۆەکەی و ئێمەش لە من و تۆ هەزار کەسی کە لە ئینقلای 57 هەر بە و نیەتە هاتی نەخیابان هەر بە و نیەتە شەرمان کرد شامان ڕوخاند و خارج لە ئێرادەی ئێمە خومینی هاتە سەرکار چی ئیرادێکی بوو ئەم شۆڕشە کە ئەوەی نەتیجەکەی لێ دەرهات یا بەو ئاقارەیان برد بەو ڕێگەیان نابرد چ تەزمینێک هەیە ئەمەوان نەچێت بۆ بێنەرەوە تەزمینەکە خودی خەڵکە منان ئێشارەم کرد ئێمە بە ئەندازەی ئەمان لەباری کەمیەت و لەباری کەیفیت وەک ئەمان نەبووین ئەمان ئەلان ئۆتۆماتی خۆیان یانێ دەسەڵاتدێژن ئێمە ڕژیمە ڕۆخێنن چه هەیەی کرێکاران و خەڵکی ئێران خوازیاری استقراری شورایی بۆ دەسەڵاتگرتن دوارژی ئێمە لە دەوری ڕژیمی پاشایەتیە سەرنگونی ئەسڵ بۆ بۆمان فرەتر تا ئەوە کە بیرکەین لەوە ئێمە ئەمە ڕخین خۆماچینەجێ ئەمە ڕازی نابن دەمە یەکێک لە پیچیدەگی ئەم دەورە ئەوەیە ڕازی نابن یانێ ئەمە باتە مشکلە بۆ خودی ئۆپۆزیسیۆنی برژوازی نەتەنیا بۆ ڕژیمێکە خەریک نێڕوخن بۆ ئەمانش مشکلە بۆیە ئەوان سەرتاپا یعنی هەردوو لا یەکێکی مبارزە تەبقاتی قوڵە هەردوو لا تەبقەی کارگەر و خەڵکی ئازادی خواست لە ئێران لەلایەکەوە و ئۆپۆزیسیۆنی برژوازی و خودی دەوڵەتیش لەلایەکەوە نایانەوێ ئەم ئینقلابە بکرێت هەموو ئەو خواستانە کە خەڵگەرێکێسی بەدی بێت بۆ نمونە ئەرتەش لاچێت سپا لاچێت هەموو دەمو دەستگای سەرکردگەر لاچێت حکوومەتێکە ڕژیمی پاشایەتی نابێت سەر حکم کە ئەمان خەریکن دووبارە ئەحیایەکەن وێژن ئەرتەش بە هیچ مۆدی خاصی خەڵک نییە بۆیە من گەرەکمەوە بڵێم کە بڵێ ئێمەش ئارەزۆکانمان هەیە بۆ کە تۆ باسیەکەی بەڵام ئەم تەعەمقە و ئەم شەڕەکە ئەمان هەسیان ئێمە بە شکڵە تاخەکەی نەبووین کرێکار ڕووخانی زۆر شاکە سازشیان کرد بەم کرێکارە هەموو شتێ محتەمەلە هەموو شتێ من گەرەکمەوە بڵێم محتەمەلە بەڵام خەڵک وریاییەکە لە خەڵکایە کۆمادەن توانێت زەمانەتیکە زەمانەت ئەزای چۆنە بن ئەم یەک شتەڕەن کۆمەلگا واکسنە نەکراوە لە ئاستی بەلاڕێدابردن کەچفەهمی یاخۆت فریودان ئەمە من پێ وایە واکسنە نەکراوە بەڵام تەزمینی ئەمە چییە بۆ نمونە ئەحزابی سیاسی ئەو کات نەبوون ئێستا هەن یا ئەو کات دەور و نەخشێکی جدیان نەبوو لە شۆڕشەکەیە بەڵکو لە نۆفلۆشاتەوە خومینیان خستە ژێرداری سێ و BBC و خسیانە دایان لە تەبلیغاتی و کە ئەوە ڕاهبەری انقلابە ئایا ئێستا ئەمەیان بۆ سەرچێ ئەگەر نا دلیلەکانی چێ بۆیان سەر ناچێ ئێستاش میدیا لەگەڵ ئەوانە BBC ئیران ئینتەرناشناڵە بۆی ساب ئەمریکایە مەنۆتۆیە کەم نین خەریکی مهندسی ئەفکارن چ شتێکە توانێ لە ناوخۆی ئێرانە تەزمینی ئەمە بکات بەناوخۆی ئێرانە ئەوەیە کە تەبەقەی کارگەر و ئاڵای پەرچەمی کاریگەریە بۆ وەکە واقعاً خەڵک وەکو چەترێت چێتە ژێری
وساق بين السلوى أجر أمر جمع بالرخو ودا صلاتي شورای و سوسیالیستی و آزادی خوازانه و برابری طلبان ديت الحكم خلق أجابنا من نواي خوي وتعلم حكومتك داني ودفع الشركة. أوكي. ما بس. كريستيانو ويا لفاصلي أم تبينيتو درست. تارو خاني جمهور إسلامي تاسر نقوليكي چكار هيك كأتوان بيكن لجركا جنان پیاوان لاوان کرێکاران لە مەحەلی کاریانە کەسبینێ بتوانن ئەوان ئالتەرناتیڤن بەستی و بە شوڕەتی دووفاکتۆ لە واقعە دووفاکتۆ بە مانایەوەیە کە بەڕێزەر من ئەبێ خەڵک سەنگەری سیاسی و سەنگەری تشکیلاتی بگرێت تەشەکەل دروستکە و گەڕک و خیابان و شوێنی کار و ژیانی خۆی کا بە سەنگەربەندی کاتێ بیکە بە پاڵپشتێکی گەورە و ئەعلامی ئەو ئارەزوانە کە خۆی هەسی بیکات بڵێ من ئەبێ خۆم چارەنووسی خۆم دیاریکەم خۆم بێستم متحد بم متشکل بم و پەرچەمەکەشم یەکسان خوازیە پەرچەمەکەم ئازادیە بەرابەریە زڵم قبوڵ ناکەم ئیستثمار قبوڵ ناکەم هەموو ئەم شتانە خۆیان ئەلعان بە نووسراوە دایانتە دەرەوە خەڵک هەموو ڕۆژە شتێک تا ژنان منشوری خۆیان هەست خەڵکی ئازادی خوازد مەشوریان داوەتە دەرەوە خۆتەنیاوەیە کە بەرەی ڕاستدا بێتی بەرەی ڕاست وحشەتی دەم ئەتفاقەکە بکەوێت بەڵام شتێکە فرەتر هینەکە ئەتوانێت خەڵک بەلاڕابە یا بەشێک لە خەڵک فڕوفێلێکە کە لە دەورەی انقلابیە برژوازی ئەیکا بەسکە قسەکانی ئەگۆڕێ بەفەرجێ ئۆکەی سوپای پاساران باشە لاچێت بەڵام بێتە ژێردەستی ئەرتش بۆ نمونەڵم ئەمە یەکێک لەو مەسەلە یا بەسیج نەمێنێ یا ئیطلاعات نەمێنێ بێتە ژێردەستی مەسەن سەوە خەڵکی ئێران 58 ساڵ لەوە بەر ئەرتەشە شەڕێک ئەرتەشی پادشایی کە لە منفعات و بەرژەوەندی سەرمایەدار دفاعی کرد ئێمە لەگەلەوە شەرمان کردەوە ئەو خەڵکە و هەزاران کوشتەماندا ناوی گەرەکە نامی گەرەکە ئەرتەشەکەی گەرەکە دەم و دەستگای سەرمایەداری من قبوڵم نییە من دەم و دەستگای خۆم گەرەکە من ئەمەوێ شورا بم من ئەمەوێ هێزی مسلحی کە دفاعکە لە شورا لە مافەکانی شورا دروستکەم خەڵکە بێبیستن سەنگەر بگرێت وردەوە خۆشی مسلحکە خۆشی ئامادە بەرە ئەوە بڕواکە واقعا بەهێز و توانە و تەشەکوری خۆی سەنگەرێک دروستکە کە واقعا نەتەنیا ڕژیم بڕوخێنێ بەڵکو لە بەرابەر ئەمانشان مقاومەتکە و وەرنێڵێ تەجاوزکرد بە ماف و ژیان و گزەرانێ زۆر چاکە ئەحزابی سیاسیەک لە مەیدانە لە کوردستانە حزبی دموکرات هەیە کۆمەڵەی عەبدوڵای مورتەدی هەیە بە ناوی حزبی کۆمەڵەوە لە واقع ئەو سەرمایە ئینسانی و فکریەی کە کۆمەڵە لەسەری بنیادرا ئەم خەریکە سوئیستفادەی لێکا و لەگەڵ دشترین جەریان و بێڕەبترین جەریان بە خەڵک کە لە 57 ڕایان ماڵی شایان نەویست ببوورە قسەکە لەسەرەوەیە کە ئێستا باتۆجم بە مۆزعە ئەم ئاڵوگۆڕیە کە دێتە پێشەوە خەڵک چۆن سەبەندی خۆیان شکل بدەن کە ئەمانە لە کوردستان ئەسبینێ وەکو هێزی چەکدار خۆیاندا نەسەپێنن بەسەر خەڵکە مجاهدینی خەڵک نمونەیەکی بارزیەتی مجاهدین هیچ شانسێکی نەبووە بگا بە قودرەت ئایا لە ڕێگەی ئەمە حزابەوە سبینە تەحمیل دەکرێت بە خەڵکی کوردستان و ئێران یان نا چون خۆ دەزانیت جلایەنێکی ارتجاعی و مسلمانەکە دەیان ساڵە خراپتر لە جمهوری ئیسلامیە ئەگەر بە قودرەت بگات بەڵێ من قسەکەم ئەوەیە هەر وەکو جمهوری ئیسلامی 44 ساڵ تەمەنیەسی و بە کردار و بە گفتار و بە هەموو شوێ خەڵک ئەیناسێ پێم وانێ خەڵکی کوردستان ئەمە حزابش نەباسن لە پێنجمانگی ڕابردووە لە حەج کوێیەک بالاخره شعار و خواستی احزابی برجوازی کورد لحزب دموکرات و بیگلتا و عبی متدی و غیره و ذلك ندرا ولا لایەن خەڵکۆ ئەمە نیشانەی چییە نیشانەی خەڵک لەسەر بۆچوونەکەی خۆی سوورە لەسەر ئەوە ێژە ئازادیم گەرەکە خۆشبەختیم گەرەکە بەرابەریم گەرەکە نامی بچەوسمەوە ژە من دەسەڵاتی خۆمم گەرەکە شورام گەرەکە ئیسا قسە ئەوەیە کە ئەم شورا بێ محکەم بکە گەڕک و محلی کار و ژیانی خۆی بتەوە کە بیکە بە سەنگەری محکەمی خۆی بەهێز و مسلح کا وردە
بۆچی بۆ یەک بۆ تەسلیعی سەرنگونی ڕژیم و دووەم بۆ بربەرەکانی لەگەل ئەماناکە دژایەتیەکەن ئۆپۆزیسیۆن و نەگەشتن بەدەسەڵات بەڵام لەگەل خواست و ویستی خەڵکانی نەکەن ئەوان خوازیاری ئەحزابی ناسیۆنالیستی کورد هیچ بەرەیەکیان هیچ بەشێکیان خوازیاری دامەزرانی شورای خەڵک لەگەل خواستی خەڵکانین لەگەل ئازادی و بەرابەرینە ئەمانیش و ئەوانیش هەمویان یەک لە یەک قسە مشتەرەکن ئەوە کە نظامی سەرمایه‌داری بەقاکەی مێنێتەوە سەران بگۆڕێن ناوەکانیان ئەم بێتە جێەوە بڕاتە جێ بەڵام ئیستثمارکردن چەوسانەوە بێدەرەتانی بێماڵی بێئیمکانی هەموو ئەم شتانە کەماکان بە شێوەی ئەمان بە بەرنامەی ئەمان بێتەوە دیارە ئەمان هێزی مسلحێنێەوە خۆشیان مسلحەکەن بەڵام خەڵکیش لە تەقابل لەگەڵم خەڵک لە بەرابەر جمهوری ئیسلامیە بە هەموو توانایەک و شەڕەکە بڕوخانی مطمئن بە لە بەرابەر نەتەنیا ئەحزابی کوردە و هەر کام لەمانە گەرەکیانە بە فڕوفیاڵ و پاڵمان دابنێن و گەرەکیانە بلەخەرە بە شێوەگە جۆرا جۆر بە ناو لە زاهر جوان و ئانەوە وەکو کوردستان و مەسەرێنێتەواتی و فڵان ئەمانە ناخوا نانیان گەرەکە ئازادیان گەرەکە خۆشبەختیان گەرەکە خۆیان بەسە چارەنووسی خۆن ئەمەش شتێکی پێڵەن مەبارزێکی تەبەقاتی کە دەورەی 58 ئێمە ئەو نە قوڵ نەبوو ئەو نە ڕۆشن نەبوو بۆ ئەوە کات ئەمە وها مێخێکدا بکتن کەواقعان هیچ کەس ناتوانێت هێنیکە ئەوەیە کە خەڵک بتوانێت گیان لە مەکەژە ڕژیم سەرنگونەکەم ئەبێ خۆی بەهێزکە بۆ بربەرەکانیان لەگەل هەر هێزێکی مرتەجە هەر هێزێکی کۆنەپەرست هەر هۆزێکی بورژوا ناوستیا کە خەیاری ئەوەی هەیە دوای ڕژیمی جمهوری ئیسلامی ێرش کاتە سەری و پایەماڵێکە ئاهداف و ئارەزوو و ئەم 44 ساڵە کە خەباتی بۆ کردووە وەک پرسیاری ئەخیرم تەجروبەی کوردستانی عێراق نیشانی دا بەڵێ دەنگە نابێسم کوردستانی عێراق چی؟ ئەوڕێ سعید دەنگە نییە دەنگە نییە بەداخەوە دەنگم هەیە هەوڵە عەبدوڵڵا ئائیسە فەرمودەی ئەوختی تەجروبەی 30 ساڵ لە کوردستانی عێراقا نیشانیدا کە ئەم ئەحزابە کە کوردایەتی هەدەفیان بوو نامۆن بۆ خەڵکی کوردستان ڕەبتیان نییە ئەمان لە فکری گاوسندوقەکانی خۆیانان لە فکری سەرۆت و سامان پێکنان لە دەرەوەی وڵات و ناوەن بۆ خۆیان و ژیانێکی بەهەشتیان بۆ خۆیان ڕەقساندووە خەڵکیش بە دەرەک چی شتێک تەزمینیەوەکات کە سەری کرێکار و زەحمەتکێش بێکڵاو نمێنێتەوە و چارەنووسی خۆیان بەدەست خۆیانەوە بگرن و ئیتر تەوهمیان نەبێ بەرامبەر بەم لایەنانە هاوڕە سعید یەکێتی نیشتمانی ئەو دەسەڵاتێکی سەر لە کوردستانی عێراق ئۆلگوی ئەمان ئارزوێتە بەمە بگەن بەڵام ئەو شەڕەکە کرا ئەوانی ناسەر حکوم ئەم شەڕ نییە کە لێرە نەکرێت ئەمە لێرە خەڵکێکی شۆڕژگەر و انقلابین لە بەرابەر ڕژیمە ئەو ئەمریکا هاو بۆمبارانی کردو بێلەخەرە هێزەکانی ڕژیمی ناچار کرد کە بەو پاشەکشێکەن و وەگەنس انقلابی لە کوردستانی عێراق سەری نەگردووە کە مقایسەکەی نەگەل ئەمە بەڵام ئەوە کە ئەمان گەرەکیانە پێی بگەن هەر ئەوەسە خۆیان مەساحەب پوڵ و سەروەت و سامانی خەڵکی کورد لە کوردستان ئێران تاقی ناوی تاقی هەر ناوێ یەکێت تاقی ناوی دموکرات تاقی ناوی ئەبێ مۆتەدی و غێرە وزەر من گەرەکمەوە بڵێم خەڵکی ئێران خەریکی انقلابیانە دەگەرگونی انقلابیانەوە کە من ئەوەم گەرەکە کە خۆم حەزی پێەکەم ئەوە کە خەڵک کرێکار و زەحمەتکێش و خەڵک گەرێکێتی لابرنی چەوسانەوەی سەسمەشتە سەرمایه‌داران چه خودی ئەو حکوومەتەکەی لەسەر حکومە و چه ئەوانەیەش کە ئۆپۆزیسیۆنن هیچ کامیانیان قبوڵنیە بە دەریان نییە بۆی ئەوان هەر هەوڵەدەن کە خۆیان لە ڕاستۆ داسەپێنن بە شێوەیە دایسەپێنن بەمرە خەڵکا و وەنێڵ من خەڵ بە ئارەزەکانی بە خەڵک لێرە نەتەنیا عەلەی جمهوری ئیسلامی عەلەی هەر نوع سەرکێک سەنگەربەندیەکە شعارەکانی هەر ئەمڕۆ دیارە عەلەی هەموو ستەمێکم ئیسا چه ئەمە جمهوری ئیسلامی بیکا چه ڕژیمی پاشایەتی بیکا چه ئازاری ناسیۆنالیستی کورد بیکا سەناریۆی کوردستانی عێراق لە ئێرانە مەمنوعە لەلایەن خەڵکۆ بۆیە لە 5 مانگی ئەخیرا شعاری خەڵک ڕۆشن بوو خەڵک ئەمەی قبوڵ ناکە ناوێت هیچ کەسێکی بە ناوی کوردی و لباسی کوردی و زیندانی کوردی و شەقی کوردیەوە بێت هیچ کەس قبوڵی ناکە لە خالدی عەزیزی بێژێ ئارەزوم ئەوەیە ڕۆژێ بم بەدەسەڵات بۆ ئەوە منی کورد جوانی کورد خۆم بەدەست خۆمە ئەدام بکەم
ئەمانە خیاڵێکن کە ئەوان خۆیان ئەیکەن هەوری بۆ بەڵام خەڵکەمان قبول ناکە هەر کەسە دەستیان بۆ بە ئەعدامیان کا بەرە قەرق حەوە چۆن بربەرەکەن ڕژیم جمهوری ئیسلامی و ڕاماڵێنە دەستی ئەشکێنن دەستی قەڵەمەکەن ئەمە تەواو بووە بۆیە تەفاوەتەکانیەتی پێشوە. زۆر سپاس دەکەم کاتی بەرنامەکەمان خەریکە تەواو بێت بۆی کە توێژێکی کشمان هەیە فرێ ناکەوین. زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت و بینەرانی عزیز سەرنجتان ڕاکێشم بۆ دیتنی باقی بەرنامەکانی ئەمڕۆ لەگەڵمان بۆ هەموو بینەرانی خۆشەویست.